ئێمە دەمێکە دەستمان کردووە بە بایکۆت بڵێنەوە تقریبان ئەم بایکۆتی ئەخێ منەڵم زۆر دەمێک یان زۆر درەنگ دەستمان بە بایکۆت کرد. ئەوە ئێمە هەر سەرەتا ساڵانی 2016-2017 بەردەوام بووینە لە بایکۆت. بەڵام ئەوەی کە شکستی بۆ بایکۆتانی ساڵانی پێشووی ئێمە هێنا مامۆستایانی وانە بێژ بوو بەڕاستی. چونکە ئەگەر من هاتمە ماڵەوە لە کتاب دەرەچوو بۆ پەروەردە بڵێن کتابە هاو بۆ ئیدارەمان مدیرش پەیوەندی پێمانەوە کرد ئەگەر نایتەوە وانە بێژەگێتە جێگەت. بەڵێ ئێستا مامۆستانی وانە بێژ داوای ماف و حەقی خۆیانەکەن و ئێمەش وەکو میلاکێک هەر داوای ماف و حەقی خۆمانەکەین بۆ موچە خوراوانەی کە پێی ئەڵێن موچەی پاشەکەوت. بەڵام من پێی ناڵم پاشەکەوت، من پێی ئەڵم خوراو دزراو، باشتر وایە پێی بڵێن فەوتاو. ئەیتر ینی زۆر سەیرە، ینی زۆر مامۆستا هەیە داواکەم موچە پاشەکەوتەکەم. پاشەکەوت دەزانین کاتێک پێی ئەڵێن پاشەکەوت کە کاتێ من پێویستم پێی بوو ئەو کاتە حکومت بێ بەدەنگمەوە، کاتێ من نەخۆش بم پێویستم بە عملیاتی خۆم یا مناڵ یا کەسێکمەوێ ئایا من ئەتوانم 250 لەو پاشەکەوتە بگەڕمان کە نایتوانم کەواتەوە پاشەکەوت نییە. ئێمە میلا کە کاتێ بایکۆت ئەەکەین من ئەڵێم بایکۆت شۆڕشەکە دژی گەندەڵی و ستەم. ئێمە ستەمێکی زۆرمان لێکراوە نەک هەر پارەکانمان خورا. من وتم ناڵم پاشەکەوت، من ئەڵێم فەوتاو مۆچە فەوت هیچ کەسێک بە تەمای ئەوەنێ بە ڕۆژە لە ڕۆژان دینارێک لەو پارە خوراوی ببینێتەوانێ. و کاتێک من ستەم زۆر کراوە ئەکێ لەوانە مامۆستا بڵین پلەبەرزکردنەوە. سیستمی تەقاوتی جیاوازە لە بڵین عفوخانە نشینی جیاوازە لە هەرێم جیاوازە لە بەخا بۆ ئەبێ جیاواز بێ. لە سەرتاوە زەرەریان کردووە لە 2013 زەرەر قوتابی زەرەری کردەوە. بەڵام ئەوەیە یعنی هەموو کەس گوێی خۆی لێ خەوانوە، حتا مامۆستا گوێی خۆی لێ خەوانوە، حتا وەزیر، حتا دایک و باوکی قوتابی. باشەکە قوتابیەکەت ئێستا جامعەی تەواو کردووە، پەیمانگای تەواو کردووە. باشە بە چ حەقێک کە دانامەزرێ ئەی بۆ پێی خوێنی؟ من کە ئێستا هاتووم بایکۆتم کردووە یعنی دەنگی ئەوان بەرزە لەسەر من ئەڵێن بۆ بایکۆ دەکەی مناڵ حەقی ئەفەوتێ. مناڵ سەردەمێکی دەمێکەوە حەقی خوراوە لە 2013 حەقی خوراوە. دێکوا ئەوە 10 ساڵە بێ تەعینات کوا هەیە؟ ئەکە تەعینات نەبوو کاکە با بۆستین با داوای ئەو حەقانەکەین، با جارێ مافی ئەوانە داوای مافی ئەوانە بکەین کە لە 2013 تەخەڕوجیان کردووە کە ئێستا تەعین نەبوون. ئای چیەکەن کەوا خۆ تەمەنیان بەسەر چوو دی خۆ 25 ساڵ لەکوێ ئەتوان ئەوان دابمەزرێن؟ یەکوێ تااقەتی ئەوەی هەیە ڕۆژە لە ڕۆژان بێتە بڵین دامەزراوە چۆن نتوانێت وانە بڵێتەوە؟ ئەگەر لە سەردەمێکی گەنجیا بە هەموو زوو چالاکیەکانی خۆی لە ماڵەوە بە شتێکی لاوەکیەوە خەریک کردووە ئەی بۆ لە ناو پەروەردە سەرفینەکە ئەو زوو چالاکیەمان. کە من هەوڵمان لە خوێندنە هەدەفێک هەبوو، هەدەفەکەم ئەوە بوو ببمە مامۆستا، بووشم بە مامۆستا، هەدەفەکەم هاتە دی لەبەرەوە من هەوڵم بایە بە. بەڵام ئایا مناڵەکەی من لەکوێ کە ئەبینێ چواردەوریە هیچی تەعین نابێ، هیچی دام نامەزرێ، هەتا ئیشی دەست ناکەوێ ئەی بە چ حەقێک بتوانێت بخوێنی؟ یعنی کەواتە ئێمە ئەگەر بڵین خوێندن فەوتاوە من هەر ئەڵەم لە دەمێکەوە فەوتاوە. ئێستا نەفەوتاوە بەم دوو مانگەی من کە لە ماڵۆ دانیشتم نەفەوتاوە. ئەسڵەن من داوای ئەو حەقانە ئەکەم، ئەسڵەن من داوای ئەو مافە ئەکەم کە چەندەها مامۆستا و مۆزەف و قوتابی هی ئەو فەوتاوە. حکومت لە هەموو شتێک خۆی بێدان کردووە، لە هەموو ناڕەزایەکانی میلەت خۆی بێدان کردووە، نەک لە تەنها لە مافەکانی مامۆستا، لە هەموو سیستەمەکانی ژیانی ناو بڵین هەمیان بێدەنگن لێ. زۆر کەس بڵین هەیە لە شوێنێکی کەوم بڵین موچێکی هاکەزایی هەیە پێ ئەژیان ئیشێکی تر ئەکا پێ ژیان مۆزەفێک ئێستا بڵێن توانێت بڵین هەمانە بڵین یەکێکی پێشمەرگە 15 ڕۆژ داوامەکە 15 ڕۆژەکە چه کرێکاریەکە ئیتر لەوە بێدەنگە و بۆی کەسێکی کەس جێگەی نەگرێت بۆی فەسڵ نەکرێ. یعنی هەمانە لەبەر ئەوە هەمانە هەر ئەترسێ. ئیتر زۆر هۆکار زۆرە ئەگەر من بڵێم ناتوانم هۆکارەکانی خەڵک ئێستا من باسی بکەم لەم چاوپێکەوتنەیە. کاتێک ئەمرێک دەرەچێت دێگەر مامۆستا نەچێتەوە قوتابخانەکان ئێمە هەمووی بڵین فەسڵەکەین دی بە هەموو فەسڵ کرد چێ بێ چێ بۆ فەسڵ کرێم؟ یعنی بۆ ئەبێ لە فەسڵ بترسی، بۆ ئەبێ داوای مافی خۆت نەکەی. من کە مامۆستایەکەم مناڵ فێری ئەواکەم فێری ئازایەتیەکەم مناڵ فێری ئەواکەم داوای ماف و حەقی خۆی بکە هەر لە سەرەتاییەوە. باشە من ئەگە خۆم کە ئەو مناڵەکە من ئەبینێ من ئەگەر داوای مافی خۆم نەکەم چۆن گوێم لێگرێ؟ ئەوە درۆیەکە بۆ مناڵەکەی ئەەکەم، من ئەو درۆیە ناکەم بۆ مناڵ.
پێویست ناکە لەبەرەوە با لە ماڵەوە دانیشە باشترێکە وەک لەوەی من دانیشم لە داڕشتنێکە باسی مافەکانی مرۆڤی بۆ بکەم لە داڕشتنێکە بێم باسی سەروەری و قسەکردنی بۆ بکەم کەواتە من ئەگەر نەتوانم ئەو چۆن نەتوانم ئەوە جێبەجێ بکەم. بەڕاستی مامۆستایان ئەگەر پشتگیری یەکتری بکەن ئەم دۆخە هەر زوو حەلەکرا زووتر چارەسەرەکرا بەڵام مامۆستان پشتگیری یەک نین مامۆستان ئێستا بۆ نمونە هەمانە بە بەیانەوەی پۆلی نۆ بەوانی پۆلی دوانزەوە ئەچە دەوامەکە بۆ دەوامەکەی لەکوێت بوو من ئەگەر پارێکم نەبێ بڕۆم پارێکم نەبێ بتوانم بڵین ئیشەکان پێکەم هاتوچێ پێ بکەم تەنانە بانزێنی پێ بکڕم خواردنی پێ بکڕم کە من ئەوە نەبێ ئەی بەچی پایەکەم ئایا من بچم لە وەکو سوالکەر لە دوکانارەکان بپاڕێمەوە لیان بڵم دی کاکە ئەوەنە پارە بەرێ ئەوەنە پارە بەرێ لەمە لەو من لێ چۆن بوو چۆن ئەتوانم یعنی وەزیر نابێ بیر لەوە بکاتەوە کە من نیمە بۆی داوا ئەەکەم ئەوە سەرچاوێکی بژێویمانە ئەو موچەی کە هەمانە خۆ خێرمان پێ ناکەن سەرچاوی بژێوی ژیانی هەموو مامۆستایانە هەموو فەرمانبەرانە یعنی بەڕاستی لێرە فەرمانبەرانیش تاوانبارن یعنی نایەنە سەرجادە وەکو ئێمە دایخە کاکە دایرەکەت داخە تۆ پارە بۆ حکوومەت پایەکەی بەڵام حکوومەت ئایا پارایەتەوە بە تۆ ئەداتەوە نەخێر ناداتەوە کەواتە تۆ بەردەوام لە شوێنێکی شەکەی پارە بۆ حکوومەت داهاتی ئەم وڵاتە هەر هەمووی بۆ کۆی ئەەکەیتەوە دیقینا من لێرە شتێگەڵم ئەگەر داهاتی ئەم وڵاتە کۆکەینەوانە خۆ بەشی موچەی کەمەندامانەکە خۆ بەشی موچەی کارگوزارەکان ئەکاوانە کە موچێکی کەمەیان فەرمانبەرانی شارەوانی کە ئەوان بەردەمەوە ئەم شەقام و جادانە بۆ ئێمە پاکەنەوە دیقینا من واز لەوە هێنم دێ بۆ نەتوانی بە داهاتی ئەم وڵاتە حەلی کێشەی ئەوانیش بکەیت ناتوانێت بیکە بێخەمە یعنی کەسێکە بێ هەڵوێستە هەست بە بەرپرسیارەتی ناکە بەداخەوە ئێستا لە هەرێمان بۆتە دوو زۆنی سەوزمان هەیە زۆنی زەردمان هەیە زۆنی زەرد و بەردەوام و دەوامی خۆی ئەکە و ئەوانش خۆ هەر وەکو ئێمە بێم و چەند بەڵام هەڵبەتە ترسێک هەیە بۆ ئەوان بەهۆی بڵین کێشەی ناو ئیدارە و تند و تێژی ناو سیاسەتی خۆیان ئەوە جیاوازە بەڵام هاتوین ئێمە لە زۆنی سەوزین لە سلێمانی بەڵێ ئێمە دەوام ناکەین بەڵام لە کاتێکە سیرەکەی قەرار دەرەچێت کە دەستکاری بەرنامەکانی خوێندن ناکرێ یعنی ئەبێ بەردەوام بێ یعنی بۆ تعویزی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەم بایکۆتەمان شکان ئێمە مانگێکمان خۆفۆتاوە یعنی ئێمە چۆن قەرەبووی ئەو یەکمانگە بۆ زۆنی سەوز بکەینەوە یعنی ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە بۆمان لە ئێستای خوێندکاران ئەوە بەداخەوە ناتوانن هیچ شتێ بکەین یعنی تەنها ئەوەیە بڵین وەکو قەلەقن مناڵان هەمووی یعنی بەداخەوە یعنی هیچ هەستێکی بڵین هەستێکی ئەویان نەماوە بڵین هەدەفێک هەبێ بۆ خوێندنیان یعنی زەرەرێکی زۆریان لە هەموو خوێندکاران ناوە بەڕاستی ئەگەر من پێ دەڵم ئەگەر بایکۆتیش بشکێ ئەوان هەر زەرەرەکەن هەر بە قەلەقیەوە مامۆستاش هەر زەرەرەکە بۆ نمونە من ئێستا مامۆستاکی ئەلف بێم چەند سیدو ئەو هەموو پیتەم لەکوێ ئەتوانم ئەم هەموو پیتە بە مناڵەکان بگەێنم ئەگەر لە کاتێکە لە هەولێریش بەم شێوەیە بەردەوام ئەوانە خوێنن ئەوان نیوەکتی خەریکە پەرتوکەکە تەواوکەن لە کەرکووکیش هەر بەردەوامن لە خوێندن بەڵام ئەوەی کە تەنها خوێندکارانی سلێمانی بەداخەوە دوا ئەکەوین بەڵام من هەر سەرەتاوتم ئەو زەرەرەی کە کردومانە هەموو قوتابیانی هەرم زەرری کردووە با زۆنی زەردیش بخوێنێ با خەڵکی کەرکووکیش بخوێنێ بەڵام هەر زەرەریان کردووە گریمانەوە ئەم قوتابیە پۆلی 12 تەواو کرد چۆ جامیعە دێ باشە لە جامیعە کوا تەعین هەیە تەعینات هەیە ئایا منە پرسم تەعینات هەیە نییە کەواتە زەرەرەکە ئەگەر بخوێنێ ئەگەر نەخوێنێ هەر زەرری کردووە لە ئێستا قوتابیان بڵین بە پێی چینەکانی بڵین دەوڵەمەند و هەژاران بۆتە دوو گروپمان هەیە بڵین دەوڵەمەندن ئەوانە هیچ کێشەیەکیان نیە لە قوتابخانەی خۆیان هەیە ئێستا لە گەڕێکێکا سێرەکەین کۆمەڵی قوتابیمان هەیە ئەڕۆن بۆ مەکتەبە نمونەیەکان لەبەرەوەی هەیەە ئەتوانن مەصرف ئەو پارە زۆرە کە دامراوە بۆ خوێندنی ئەوان ئاسایی دایک و باوکێتوانێت بەڕێبەرێ بەڵام ئەی مناڵێکی کە لە چینێکی هەژارە لە کەسێکە ناتوانێت ئەو بیخاتە ئەو قوتابخانەیە ڕۆژانە سەیری ئەکا کە کاتێ لە پاسەکە دابەزێ ئەمە هەمووی ناخی ئەو مناڵە ئەسووتێنێ یعنی ئەمە کە گەورەش بوو ئەبێتە قینێک لە ناو دڵیا یعنی کەواتە ئێمە ئەگەر بیرکەینەوە بۆ چەند ساڵێکی کە کۆمەڵێک دروست ئەبن دژی یەک یعنی ناتوانن بەیەکەوە
بسازیان ناتوانن بێکەوە بگونجن کەواتە چونکە ئەمان قین لە دڵن سەبارەت بەوانە ئەوان نازانم قینە لە چیەوە دروست بووە لەوە دروست بووە کە جیاوازی کۆمەڵایەتی هەیە ئەم جیاوازی کۆمەڵاتیە خۆ هیچ هەر لە سەردەمانی زۆر هەبووە بەڵام ئێمە ئەبێ هەوڵ بین تۆخ نەبێتەوە بێ هەوڵ بین و جیاوازی چینایەتیانە وردە وردە کاڵیکەین و بۆی کۆمەڵگەیەکی گونجاومان هەبێ بەڵام بەداخەوە ئەوەش نەکراوە ئەوانشی کە بڵین دەسەڵاتدارن مناڵی وەزیرە مناڵی دەسەڵاتداران ئەوانەی لەسەر و حیزبانەوانەی دەسەڵاتیان هەیە هیچی مناڵی لە قوتابخانەی ئاسایی نییە هەمووی لە قوتابخانە نێودەوڵەتیەکانە خوێنن یاخود هەر ئەوەی زۆری هەبێ پارێکی باشی بێ ڕێک ڕوانەی وڵاتانی دەرەوەیەکە ئەینێری بۆ خارج بە ئارەزوی خۆی ئەخوێنێ دیکوا مناڵی بەرپرسێک نییە لە پۆلەکەی منە نییە بەڵام ساڵانی زوو ئەوە نەبوو بەداخەوە دەسەڵاتداران کە ئێماڵین حکوومەتی هەرێم خۆی ئەم وەزعی واشێوانوە من نەم شێوانەوە من بێن بایکۆت کەم ئەو وای لە من کردووە هاتوون بایکۆتم کردووە ئەگەر ئەو مانگانە ڕێک و پێک معاشەکەم پێبات سیستمی پلەبەرزکردنەوەم بە کاتی خۆی بێت یعنی شکۆی مامۆستا نەشکێنرێت یعنی ئەگەر ئەو شکۆی مامۆستا بە جۆرێک شکێنراوە لە هەرێمە یعنی مناڵ هیچ هینێکی بۆ هیچ ئینتیمایەکی نییە بۆ ئەوەی کە بڵێ من ئەخوێنم یا ئەمە وڵاتمە ئەمە یعنی بەڕاستی وەزعی ژیانیان وەشێوانوە لە خەڵکەکە هەموو خەڵکەکە قەلەقات تەنانەت ئەو کەسانەشی بۆ نمونە دوکانارن دوکانەکانیان سەرفیاتیان نییە دایک و باوەک بەداخەوە لێرە سیرەکەم دایک و باوکیش نیانە جواب لە قسەکانە ئەیخۆ دایک مامۆساش خۆش مناڵی هەیە ئەیخۆ مامۆساش خۆی دایک و باوکی تەلەبەیە کاتێک کە ئەوان دژاتی مامۆستاکەنەوە مامۆستا بایکۆتێکە مامۆستا حەقی مناڵی فەوتان ئەمە نین ئەمە دەسەڵاتدارن سەر و پەروەردەیە سەر و وەزارەتی پەروەردەشە کە ئەم وەزعی شێوانە هیوادارم ئەم وەزعە ئاوان نەمێنێت چاوپیاخشانەوەیەک بکرێت هەوڵێک بدرێت بۆ چاکسازی نەک ڕۆژ بە ڕۆژ وێرانتر بێ ڕۆژ بە ڕۆژ بایکۆت بەردەوامتر بێ هیوادارم دایک و باوکی قوتابی مامۆستان بە میلاک و بە وانە بێژەوە هەموو پشتیوانی یەک بن داوای ئەو مافە بکەن هەتا بەدەستێنهێنن بایکۆت با هەر بەردەوام بێت من ئەڵێم با بەردەوام بێت